مزگەوتی گەورەی بەحەرکە لەناو گوندی بەحەرکەیە، سەر بە شاری هەولێر، یەکێکە لە شوێنە ئاینە گرنگەکانی ناوچەکە کە ئەم مزگەوتە لەلایەن خەڵکی ئەو کاتەی گوند دروست کراوە. مێژوو دروستکردنی ئەم مزگەوتە زیاتر لە 250 ساڵ بەر لە ئێستا دروست کراوە کە لەلایەن خەڵکی ناوچەکە پشت ڕاست کراوەتەوە و دەگوترێ هەر لە سەرەتای دروستبوونی ئەم مزگەوتە تەنها شوێنی نوێژ و خواپەرستی نەبووە، بەڵکو شوێنێک بووە بۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکان و یارمەتیدانی هەژاران و ڕێکخستنی چاڵاکیە خەیریەکان، ڕۆڵێکی کاریگەر و بەرچاوی هەبووە لە ناوچەکە. مزگەوتی گەورەی بەحەرکە لە سەرەتادا شێوازێکی سادە و تەواو ئاینی ئیسلامی دروست کراوە. بە گوێرەی گێڕانەوەی پیرانی ناوچەکە کەرستەکانی پێک هاتبوون لە قوڕ و گەچ و دار، واتە تەواو و سادە و ساکار لە گوندێکی دوور لە شار. هەر بە گوێرەی گێڕانەوەکان سەرچاوەی دابینکردنی ئاوی ئەم مزگەوتە بریتی بوو لە کانیەک کە لە ناو مزگەوتەکە هەڵقوڵا بوو. تەنانەت ئەم کانیا سەرچاوەی دابینکردنی ئاوی ناوچەکەش بووە. بسم الله الرحمن الرحیم. ئەو مزگەوتە وەکو مزگەوتە کۆنەکانی کوردستان سەرەتایەکەی دیاری نییە، زۆر قەدیمە، بەس خۆی بە بەرگەنامەی نووسراومان هەیە، کتێبمان هەیە، فەقەیەک نووسیتەوە لێرانە لە مەدرسەی بەحەرکە کتێبەکە نووسیتەوە لە 250 سال پێش ئەوڕۆ. لێرانە ئێرە مەدرسەی دینی لێ بووە. تەبعاً مەدرسەی دینی و فەقێ هەبی زێیەکی وا بەبێ مزگەوت نابی. هەنجینش ئەو مزگەوتەیە مزگەوتی هەلێ بووە بەحەرکە. لە پێشدا هەنجینش هەر هەبووە، بەرەن دیارینیە داخوا لە سارەی ئەو مزگەوتەیە دروست کرایە. بەرام خۆی نوژەنکردنەوەی بەو هەیئەتەی کە دروست کرابوو بە بەرد و بە خۆرەکەش جێسی تێدا بوو، دەیانگوتی خوڕاسانی، بەو نوع دیوارەی کرابوو. ئاغایەک لێرە بوو، سەرۆک عەشیرەتی گەردی بوو، پێیان دەگوت شێخ محەممەد ئاغا دەرن ئەوجار بەو شێوەیە دروستی کردیە. پێشیانیش هەر مزگەوت بووە، بەران وەکو برێن ئەوە تعمیری کردبییتەوە مزگەوتێکی گەورە ئەو دروستی کردیە. تقریباً 200 سال پێش ئەوڕۆ نوژەنی کردیتەوە. ئەو مزگەوتەیە بە بەردی دروستکرا بوو، بەردی گەورە و گەوران ناو نازم لە چەند دەرهات بۆ بەردەیە و نوع بەردەیە لێرە لە قاری بەحەرکەی نییە. لە دوو ڕاهێنابیان ئەو بەو بەردانیان دروست کردبوو، خۆڕەکەشی جێسیان لەگە تێکەر کردبوو. بەردەکانیش وەکو برێ دەرز کرابوو بە مادەیەکی دەبریقاوەشی برێ زردێنەی هێلکەی شتێکی ئەو هابوو. دەگەر جێچی پێیان دەرز کردبوو لە دەرەوە بینی بەردەکان و دیوارەکەی، و ئەو بانەکەی کاریتە و شەقرە بوو. لەسەر شەقرەکانیش کفر و ئەوان هاویش دەبووێ. لە بەستۆڕەی دەچون کفریان دینا و دان هاویشتە سەبانان وا پێدەچێت ئەو کفرەی مزگەوتێش هەر لە بەستۆڕەی هاتبی، لە ڕووباری بەستۆڕەی هەنجینەیە کفر و گەز و ئەوانەی لێبوو بەسەریان بەوی گردبوو، بانەکەشیان قوڕدابوو، سەری قوڕ بوو. زستانان هەموو جارێ درۆپەی دەکرد و دەچون کایان بەسەوەەر دەکرد و خەرکاندان پەستاوە و دوای باگوردانیان لێدەدا و بە نوعی بوو. و ساران هەموو سارێ پاییزان دەبا سەری قوڕ بدەن، بانگەوازیان دەکرد خەرجی گوندی. هەر کەسەکە دەچوو
غارایەک خۆری دینا ئەنجینێ غارا هەبوو وەکو تێڕی بوو لەسەر پشتی وراغیاندا دەنا خۆریان تێدەکرد هەر مارەك و غارایەشیان دینا خۆر ڕویان دەکرد لە تەنەژی مزگەفتێ ئەو جاری بانگەوازیان دەکرد هەر مارەك فەردەکایەکیان دینا ئەو قوڕیان دەگرتەوە و خەرکەکان دەهاتن و بانی مزگەفتیان قوڕ دەدا هەموو سارێ پاییزان جارشی دەبا سەری قوڕ بدەن ئەگەنا درۆپەی دەکرد و عاردەکەشی هیچ ڕایەخ و ئەو شتانەی لێ نەبوو تەنیا حەسیری لێ ڕادێخرا و لەسەر حەسیری نوێژمان دەکرد ئەو مزگەوتەیە بەو شێوەیە بوو پاشی هەنجینێکە لە ئەوەی وەزارەتی ئەوقاف تعمیری کرد و جارشی کە دووبارە جارشی تعمیر کراوە هەتا هاتیتە سەر ئەو حالەتەیە مەلا عوسمانی گەورە بە فکرێ من نەبوو بەس گوێم لێ بۆ گوتیان مەلا عوسمانی گەورەی لێبوو مەلا عوسمان ڕۆی ئەو دارای مەلا عەولایان هینە لە دارەبەنێ هینایەنە بە عەرکەی گوتیان ئەوە مەلایەش تاکە بابێتە بە عەرکەی بە عەرکە ئەوەی هەموو گوندانە گەورە هەموو گوندانە هینایەنە بە عەرکەی مەلا عەولا هەتا ئەلعانێکە بەخۆی لێرە تەواوی کرد خوا عەقخۆلێ وەرگرت وەفاتی کرد دوو کوڕی هەبوون کوڕەکانیشی مەلا تاهیر و مەلا تەیب ئەلعانێکە مەلا تاهیر پێراد ڕەمەزانی عەمرێ خوای کرد ئەلعان مەلا تاهیر مایە مەلا تاهیریش کوڕی هەنە و کوڕی هەنە و ئەوە لێدانیشتنیا عودرە و مەدرسەشی گەورە و گرانیان هەیە خزمەتی عالەمێ دانە لێرانە خزمەتی عالەمێ زۆرەکەن کاچکۆم شرع و شرعاتی لۆ عالەمێ زۆرەکەن لە جێیان ئەگەرچین شرعەک هەبیتن تزێ لێ عاسێبی دێنە بە عەرکەی کنەوانە لۆیان دەکەن مەلای چاکن و ئەلعان ئەوە دانیشتینە ئەوانە کانی هەبووە کانیەکە ئاوەکی زۆری هەبوو ئاوەکە بە هەمبێز دەبەری دەڕۆی ئەو هەموو گوندە لەسەر ئەو کانی بوو ئەو کانیە ئەلعان ئەوە بوویتە 18 ساڵ بەکارێ خوای ئاوەکەی لماو ڕۆژتە خواری ئاوەکە ئەو مزگەفتێکی زۆر کەونەی گوندی بەحرکێ زۆر قەدیمە یعنی برێەوە چەندی برێ چەند فەقێ شتی ئێستاش هەر فەقێ قەدیمەکانیش قەدیم دەخینین لێرانە هەمووشی دەستوری جاران لێرانش نان شتەکەی دەخۆن برێەوە لەوە هەموو قەومی ئەو گوندەی یارمەتی فەقیەکان دەداتن برێەوە ئەو چەند مەلای لێرانە پێ ڕاگەیشتی ئەو مەلایانە هەموو ئێستاش مەلا هەیە مەلا سابیر خەیلانی مەلا محەممەدی هەڕەشێ ئەوانە لە 100 سالیان تقریبا تێپەڕاندە بووینە 100 سار ئەوها ئێستاش معدل فەقی زۆرە برێ لێران زۆر دەخینی برێەوە بەردەوامە لۆ فەقی لە ئەوەی مزگەفتەکەش بەناوی کەس نیە و مزگەفتی بەحرکێ و برێەوە چەند سارە مامەستا تەیب و تایری ئەوانە دەستی دەن و لێرانە هەمویان بەخۆیان ئەو یەشیان ئەمری خوا یەشیان مە ئەودیش مدارەکانیان هەمووان مەلانە ئەلێرانە نەوەکانیان هەموو مەلانە هەموو دەخینی لێرانە برێەوە هەتا ئێستا زۆر برێەوە کانێکی لێ بوو کانێکەش زۆر قەدیمەوە ئێستاش کانێکە بە نسبەت کانێکە هیچک بووە زە نازانم وەستا ئیشاڵڵا خوای پەروەردیگار ئەوەی دەکاتەوە لە ئاوەکەی دەنەوە کانێکی زۆر باش بێ ئەو گوندە هەموو لە سەو کانیەی بوو وەڕ و حەیوان هەموو شتێ لێرە ئاویان دەدا بە ئەوەی دەیانبرد لێرانە هەرێوەڵە زۆر یعنی زەلامی قەدیمەیە بەعسی دەکات تەقریباً زەلام ئێستا 90 سال 95 سالە بەعسی ئەو مزگەفت دەرێت چەند سال پێشی من ئەو مزگەفتە بووە هەرگیز کەو بە لێرانە ئەمن بە خۆم موالید 46م سێ جار وە بیرم دێ ئەو مزگەفتە تعمیر کرایە زاری یەکەمیان لە 63 بوو دوایێ هات هەتا دەوری نازم 80 شتێک بوو ئەو جارەش 205 تعمیر کرا ئەو جارێ ئاخیری بوو بەس بە ئیشرافی مامەستای مەرحوم مامۆستا مەلا تەیبی ئەو تەقریبەن ئەوەکە و هەندەسەکە و تەرتیباتەکە ئەو دەیکرد سەرڕای ئەوەی ئەم مزگەوتە بۆ چەندان جار نۆژەن کراوەتەوە بەڵام ئەم کانیا هەرماوە و دەگوترێ نزیکەی 10 بۆ 15 ساڵ دەبێ وشکی کردووە بەڵام وەک شوێنێکی مێژوویی
لەلایەن خەڵکی ناوچەکە پارێزراوە. مزگەوتی گەورەی بەحەرکە وەک زۆربەی مزگەوتەکانی تر جگە لە شوێنی نوێژ و خواپەرستی جێگای دەرس و خوێندنیش بووە کە تاوەکو ئێستاش چەندین فەقێ لە زۆربەی ناوچەکانی تری کوردستان هەر لەوێ خەریکی دەرس و خوێندنن. الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله الله أكبر. السلام عليكم ورحمة الله. من الشيطان الرجيم ربنا أفرغ علينا صبرا وتوفنا مسلمين. ئەو مزگەوتەیە ئەوەی کە من بیستبم و چەند کەسان تێدا مەلا بووینە لێرانە مەلایەتیان کردیە. یەکەمین جار ئەوەی لە تاریخی نووسرا مەلایەکی لێ بووە ناوی مەلا مەحموود خەرچی بەربیان بووە مەدرسەی هەبووە و فەقێ لە کەنەویان خوێندیە. دوای ئەو مەلا مەحموودەی مەلایەکی دیکە هەبووە ناوی مەلا خدر بووە ئەو شەر خەرچی بەحەرکەی بووە. یەکی دیکە دوایوی هاتیە ناوی مەلا مستەفا بووە. دوای ئەو مەلا مستەفای مەلایەکی دیکە هاتیە ناوی مەلا ئەحمەد بووە پێیان گوتیە مەلا ئەحمەدی شەوەچی. دوای مەلا ئەحمەدی شەوەچی مەلایەکی دی هەر کوڕی مەلا ئەحمەدی شەوەچی ناوی مەلا عوسمان بووە. وەها مەشهور بووە لە وڵاتی مە پێیان دەگوت مەلا عوسمانی گەورە. ئەو مەلا عوسماناش ماوەیەکی گەلە زۆر مەلا بووە و فەقێ هەبووە و مەدرسەی هەبووە و چەند مەلا لە سەردەستیوی دەرچوینە و یەکەچیش لەوان بابی من بووە لە کاتی خۆیدا فەقێ بووە لەکەنەوە مەلا عوسمانەی خوێندیە لەو مەدرسەیە و لەو مزگەوتەی و لەو عوجرەیە لێرە ئێستا لێرانە ئەوە جێگای مامۆستایەکەیە و بابی منیش لێرانە لەکەنەوی دەرسی خوێندیە. مەلا عوسمانی گەورە مەشهور بوو ئەو مژێ لێ بووە نەمدیت بوو بەس مەلا عەولام دیتیە مەلا عەولا بابێوانە بابێوانە مەلا عەولام دیتیە پیاوەکی کۆ بوو پیاوەکی تاک بوو پیاوێ هەموو نەوعا شتێکی بوو. ئەوی لێرانە عمری خۆی تەواو کرد خوا خۆی لێ وەرگرت و ئەنعانێکەش ئەوە چەند سارە کوڕەکانیشی پارەکە لە پێران لە ڕەمەزانێ کوڕی گەورەی عەمری خوای کرد وفاتی کرد. ئەنعانێکە کوڕێکت کەیمایە لەگە کوڕی ئەنعانێکەوە لێرە دانیشتنێ مەدرسەیان هەیە لە خزمەتی عالەمێدانا خزمەتشی زۆر فەقێیان دەکەن. ئەو هەموو فەقەیە لە مەملەکەتی دنیاە دێنە بەعەرکەی هەمووی دێن لێرانە دەخینن کاچ خۆم قاو چایە و ئەسپاوەکی باشی دەدەنە عالەم دێتە کنیان. والله ئێستاش فەقێی لێ زۆرە بەڵانە لە دەشتی سوسیاتی زۆربەی لێرانە بوون پار دویان لێرە تەخەڕوجی کرد لێرانە پار پێرا تەخەڕوجیان کرد لە قەندیل لەو جیانە لە هەریری هەموو دێن لێرانە دەخینن برێەوە لە هەموو جێکان لە دیانە لە خەریفانێ لە هەموو جێکان بەرێ خەڵکی گوندی هاوکاریان دەکەن هانیان دەنێ هەموو ئەویان دەکەن زۆر زەلام ئەویان کرد بوو پێیانەوە شەمعەوە داخەتیان گوت خوا قووەتەکی زۆر ئەوەی دابووی لەسەر ملی خۆی دانابوو هینابووی ئێرانە هەر مابوو هەتا ئەو جارەکە
خراکرە بزان زاری پێشی ئەو زارەی مزگەفتەکەیان خراک تعمیریان کرد بەردەکەیان دەرینا شکاندیان یان دەبوو یان 11 بوو لاشی کەتێ بەردەوەندە دیواری ئەوە یەک بوو لۆکانی ئەوتە دەیانگۆ شعمەداغەل شعبیش بوو دەگەر عالەمەکەی ئیشی دەکرد وە نەیبرێ مەسەلا چاوی ئاغاتی ئەوی هەبی نەیبوو ئەملۆ بیرم دێ قەسر بوو قەسر و جێت قەسر و جێت بوو زۆر قەیمە قەسر و جێت سەمەندۆ نەبوو هەنجینێ وڵا زاری پاشترێ بۆ چەمەندۆ ئەوە 2000 هەبە چەمەندۆیە کارێز بوو لەو لا ڕادەهات دوایێ هەتا ئەو بیریان بەو ئاخرێ لێدا لەسەر ڕێی ئاوکە ڕاست هیچی کرد کەم ببوو بەرام هەتا ئەو بیریان لێ نەدا هیچی نەکرد بوو هەر مابوو بەڵام کە بیرەکەیان لێدا ئاوکە هیچی کرد چەند جار بە تەنکەران ئاومان تێکردەوە پڕمان کردیا لۆسمێنێ هیچ یەکرد هەمی قودلا مامۆستا مەلا عەوڵا بە ڕەحمەت بی مەلای گەورەمان دەگوتێ ئەو لە ساری 65 وەفاتی کرد لە 95 وەفاتی کرد دوای پاشیوی مامۆستا مەلا تەییبی مەرحووم ئەو هاتە جێوی مامۆستا مەلا تەییب بە ڕەحمەت بی زۆر زیرەک بوو زۆر لە هەموو ناحیەکی ئەویش پارنا پێرار وەفاتی کردەوە 2 سارە 15 ڕەمەزانێ لێرە لە مزگەفتێ چوونەوە لە مارێ فوزایی وەفاتی کرد وەڵا ئەوش چۆن ڕێی خۆی مامۆستا مەلا تاهیر ئەوەتەوە ئێستا لێرەوە قسەتان لەگە کرد ئەو ئێستا سەرپەرشتی مزگەفت و مەدرسە و مەدرسەی فەقیهان ئەو سەرپەرشتی دەکاتن زیاد لەوەی کە ئیلا تەنیا نوێژی لێ بکرێ بەردەوام ئیشوکاری مەلایەتی و ئیشوکاری خێرات و کۆبوونەوەی موسڵمانان و بەوەنەی ئاینی وەکو مەولودی پێغەمبەری صلی الله عليه وسلم سارانە و وختانە لێ دەکرێ و عقد زەواج و ئەوانە کە مەولود دەکرێتن و خێرات دەکرێتن و وەلیمە دەکرێت ئەوەش هەر کۆبوونەوە لەو مزگەوتەیە دەبێ و جاریش وا بووە ئەگەر ئیشوکارێک یان تەکبیرێک شتیوا بێ کۆبوونەوە هەر لە مزگەوتێک کرایە لەوەی دەخوا تەکبیر و ڕاستیە و پرسی مامۆستای گەورەیان کردیەوە ئەو خەرکانەش کە لەو گوندەی دانیشتینە دائیما خزمەتی ئەو مزگەوتیان کردیە و چاویان لە مزگەوتێ بووە و بەردەوام لە جەماعەتەکان حازر بووینەوە و خزمەتی مزگەوتیان کردیە و ڕێز و خەدر و حرمەتی مەلایان گرتیە لێە و مزگەوتەیەوە بەردەوام بووە و فەقێشی هەر لێ بووە ئەو لە چەند ساری ڕابردوو چەند زروفی ناخۆش هاتیتە سەر کوردستان ئەو مەدرسەی فەقیهان لێرە لە بەحەرکەی هەر بەردەوام بووە و تێک نەچووە لەبەر ئەوەی لەبەر جهودی خەڵکەکە هەند ئاین پەروەرە و هەند خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام و مەلاو فەقیهان دەکا لەبەر ئەوەی حفظ بووە و پاراستراوە لە هەموو ناخۆشیەکی و خەڵکەکەش تەبابووینە دەگەر یەکدی و دەگەر مامۆستای گوندی تەبابووینە و خزمەتیان کردیە و هەر مەشاکلێکی هەیان بواە ئەو مەشاکلیان دیناکەن مامۆستای گوندی ئەوەی کە ئەمن بەبیرم دێ کە خەرکان مراجعەتی بابمیان دەکرد و مراجعەتی کاکمیان دەکرد زۆر جاران هەبوو دەبینی کە ئەبرا مشکلەی هەیە لە ماری خۆی دەگە برایە خۆی قەناعەتی بە برای
های نەدەکرد دەهاتەکن مامۆستای گوندی دەیگوت مامۆستا حارم و هایە و تەکبیرەکەم لێ بکە و ها و سنجاران برا دەگە برای باب دەگە کوڕی ئامۆزا دەگە ئامۆزایی ئەم خەرشی گوندی دەگەر یەکدی زۆر ئەوە ناخۆشی و ئەو شتانیان هەبووە لە هەموو ئیشوکارەی پرسوڕای مامۆستای گوندیان دەکرد و پرسوڕای بابمیان دەکرد باب ئەو مەشاکلانەی هەموو لۆ حەڵ دەکردن و پێچی دینانەوە و زادەوری مامۆستای لە مزگەوتێ تەنیا ئللا حەسر نەبووە لەسەر نوێشکردن و ئیمامەتی و خلاستەنیا دەوری مامۆستای لە مزگەوتێ ئەوە بوو ئەو خەرکانەشی هەموو پێک دیناوە هەموو وەکو برێن ئیش و کاری ئەو گوندەیە هەمووی عایدی بوو ئیشی خێر و خێرات و هەرچی مەشاکل بە هەرچی نائەمواری بە هەمووی پێکهێنانەوەکەی هەمووی لە دەستی مامۆستای بووە و خەرکانش قەتعیەن لە قسەی باب دەرنەدەچوین ئەوەی کە ئەمن بەبیرم بێ هەر یەکە کە جێلێ دەبوو دەیانگوت مامۆستا و های گوتی هەندە قسەکە بڕاوە دەیانگوت مامۆستای گەورەوەی گوت و هیچ کەسێک قسەی نەبوو قەتعیەن نەبرین ئارازی بی یان اعتیرازێکی بگری زەبە و شێوەیە داوە مزگەوتا لەبەر ئەوەی کە خەرکەکان حورمەت و ڕێزی مامۆستایان گرتیەوە ئەوەندی ئەمن بەبیرم دێ ئەو هابووە ئەوی پێشی منیش تەبعەن مەلایەکان هەروەها بووینە لوێ ئەو مزگەوتا وا دەوامی کردی و بەردەوام بووە لەبەر ئەوەی کاروباری مەلایەتی لێ جێبەجێ کرایە و مامۆستایەکانیش درێغیان نەکردیە و بەردەوام خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلامیان کردیە و خزمەتی مزگەوتەکان کردیە و خزمەتی فەقییانیان کردیە و شایانی باسە زۆرن لەو مامۆستا ئاینیانەی کە هەر لە کۆنەوە تاوەکوی ئێستا خزمەتی ئەم مزگەوتیان کردووە لە دیارترین مامۆستا ئاینەکانی ئەم مزگەوتەش مامۆستا عوسمان و مامۆستا عەبدوڵڵا و مامۆستا تەیب و مامۆستا تاهیرن چەندان مامۆستای تری ئاینی کە هەمویان جێگەی پەنجەیان دیارە لە بڵاوبوونەوەی زیاتری ئاینی ئیسلام لە ناوچەکە. هەروەتی ئەو گوندە دانرا ئەو مزگەفتە لێرە هەبوو ئەما مزگەفتەکە ئەم دیدبووم دارێ ئەوەری مزگەفتێکی کچکۆکە بوو بە بەردان کرابوو بە بەردان و سەریشی بە کفر و گەز و قوڕی بوو و ئەو خراکرا پرۆکشتیان گەورە کرد ئەو زارەش کردیانەوە کفر و قەرقازیان هینە لە چیای قەرقازیان هاویشتی ئەو زارە دیسانێکە خراکراوە دارشکە کراسەبە ئەوە دوودار ئەو زارە خراکرا بووە سێمین ئەنعانەکە ئەو هەرێ هاتیە سەبەوێ سەب مسەلەحە و دوان کرایە و زۆر خۆشە ئەوە لێ دانیشتینە و عالەمەکە نوێژی دەخۆ لێ دەکاتن تۆر بوو ئەوە ئەو بینا ئەو سەر کرایە ئەوە ئەگەنا تۆر بوو ئەوە درافەی هەرێ وەڵڵا عالەمێ گوندیش کەس ئاوی نەبوو هەمووی دەهات دەو مزگەفتەی داوێ دەکات حیبنەبی غوستیش هەبام نەبا دەهات شەوێست بەیانیان دەهات دەو مزگەفتەی داوێ دەکات خۆی بسمیلە کردو ئاو نەبوو بلەوەندە ئەم بوو ئەوەندەش کەس پێی ناکرا ئاوێ ڕاکێشی بچی پێش عالعانێکە ئاو لە کۆرانان بگەڕێتن ئەوە نەبوو بە پەقرەت زان و بە تەنەکان عالەم ئاوی لۆ خۆ دەبرد و لۆ ماراتێ خۆ لۆ خۆ ئەو با ئاو هەبیتن وشی ئاوم پێ نەگاتە مارێ دەچی ئەگا شتێک نەبی پێ ببەی ئەوە مامۆستا مەلاتەیب ئەمرێ خوای وفاتی کردیا ئەوە کاشی کرا ئێرانە چاکرا ناومارەکەی گوتی ئەو کانیەکەی پڕ ناکەینەوە نەکو هەر ڕۆژەکە ئەگە خوا ئەمری کرد ئەو ئاوە هاتەوە بە هەوچی جاران بیسەرەکەی ئەموو کاشینە ئەو کاشیانە هەرەگرین و ئاوەکەوچی جاران لۆمانوە دێر دەکەوێتەوە ئەوش خوا ئەمری ئەو هەرە سەر ئەڵعانەکە ئەو هەیە کە بە منداری نوێژم لەو مزگەوتەی کردیە بە بەرەکەتە زۆر پیاوی زۆر چاک نوێژیان لێ کردیە ئەودا مەرەقم ئێرانی ئەگەنا مزگەوتم هەر 100 متر لە مارێ دوورە لێرەیە ئەوتە ئەو پیاوە دەزانیتن بەس مەرەقم ئێرەیە لەو مزگەوتەیەدا ڕەمەزانان 15 16 17 ختمی دەکا
خودمی قورآانێ ئەوە هەمووی خێر و بەرەکەتە هەمووی بەرەکەتە لۆ ئەو خێرەیە دەنووسێت لە خۆی و لە داک و بابی و لۆ ئەو کەسی کە وەختی خۆی پێ هەرستای ئەو مزگەوتەی دروست کردیە و لەبەر ئەوەی ئەو مزگەوتەیە مزگەوتە چی مەبرووکە بەردەوامە لە زیکری خوای لە تەسبیحات و لە قورئان خوێندن و لە دەرسی فقەیان مبارەکە و لە خوای گەورە دەپارڕێنەوە ئەو مبارەکیە و ئەو تەسبیحات و زیکر و ئەو نوێژ و عیبادەتەیەش هەر بەردەوام بی تا دنیا مایە لەسەر ئەوەی کە حەدیسی پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرموویتی کەسانێک دەمینێن دەست لەو دینەیە بگرن و لەسەر ڕێگای حەقن هەتا وەکوونێ دنیا خرا دەبی ئینشاء الله مزگەوتەیەش ئەوها بەردەوام دەبی. ئەوەی جێگای خۆشحاڵیە ئەم مزگەوتە تاوەکوی ئێستاش دەرگاکەی هەرکراوەتەوە و بۆ نوێژ و خواپەرستی و هەروەها جێگایەکی پیرۆز و گرنگە بۆ خەڵکی ناوچەکە.